مزگەوتە مسەوەی کردی خەڵک لەگەر مەسیحی لەگەر زولەکە لەگەر غەیرە مسلمان ببێتە پردێک لە بۆ ئەوەی سەردانی پرسە یەکتری بکەن یەکتری بەسەر بکەنەوە یعنی هەمان درێژکراوەی پەیامی پیرۆزی پێغەمبەرمان محەممەد صلی الله علیه وسلم لەسەر ڕێزکەی ڕۆیشتینە کەواتە ئەو مزگەوتەش هەم بوویتە ناسنامەیەکی کللتوری ئاینی کۆمەڵایەتی ڕامیاری ناسنامەیی و نەتەوایەتی هەمووش بووتە ناسنامەیەک لە بۆ خەڵکی شەقڵاوە کە بە پردێک و ناسنامەیە کە دەرێت شەقڵاو یەکسەر هەمووی خەڵکی گەشتاری تریش یەکسەر ئەوەی دێتە مێشتی کە بچێت سەردانی مزگەوتی گەورەی شەقڵاوی بکە کەواتە مزگەوتی گەورەی شەقڵاوە ناسنامەیەکی دانەبراوە دوانەیەکە لە شەقڵاوە دانەبڕایە بووتە پردێک و بووتە هەویەیەک لۆ خزمەتکردنی هەم دانیشتوانەکەی و هەمیش ئەوانەی سەردانی دەکەن بێن شوێنەکە ببینن شوێنە گەشتارەکە ببینن شتێکی تری خزمەتی ئەو ناوچەی کردیانی بە دەوروبەر دەرێتن شەقڵاوە مێژوەکەی کۆنا ئەوەیە مێژوەکەی هەروە لایەنێکی تر ئەگە باز بکەین لایەنە بیناکاریەکەی ئەو وەستایانە کاتینە دروستیان کردیا ئەو خەڵکە گەشتیارەی دێتن یعنی ڕۆڵی ئەو وەستایانە دەبینیتن ڕۆڵی ئەو نەخشە سازانە دەبینیتن ڕۆڵی ئەو بیناکاریە دەبینیتن کەواتە دروستکردنی ئەو مزگەوتە بووتە کللتورێکیش لۆلایەنە ئەندازیاریەکە بە دەوروبەرمان دەرێتن کورد ئەوەیە مێژووی کورد بیناکاری کورد ئەندازیاری کورد با لە لایەنی با دەرچووی کۆلیژی هەندەسەش نەبیتن بەڵام بە دەوروبەر دەرێتن ئەمەش لایەنە نەتەوایەتیەکە مێژوویەکە قوارەیەکە مانەوەی کورد ئەمەش هیچمان لە شارستانێتی ملەتەکانی تر کەم نییە لایەنی بازرگانیمان لە ملەتانی تر کەمتر نییە لایەنی کللتوریمان لە ملەتانی کەمتر نییە لایەنی ڕامیاریمان لە ملەتانی تر کەمتر نییە لە هەمووشی گرنگتر ناسیۆنالیزمی کوردی نەتەوایەتی کوردی بە دەوروبەر دەرێتن کورد خزمەتی ناوچەی خۆی دەکا شوێنی گەشتاری خۆی دەکا کللتورەکەی خۆی دەکاتن و هیچی لە ملەتانی تر کەمتر نییە و هەروە دەکرێت بکرێتە پردێک وەکو ئایا سۆفیا وەکو مەسەلەن شوێنەکانی تری لە مسڕە لە بەغدایە لە مەسەلەن شەعب قەدری کەیلانی هیچی کەمتر نییە و لە کەناڵەکانی تری تەلەڤیزیۆنە عەرز بکرێتن و بکرێتە شتێک پردێک لۆ ڕاکێشانی گەشتیار کە بێتن ئەو ناوچەیە ببینیتن و خزمەتێک بە مێژوو کللتور و شارستانیەتی ناوچەکە و دەوروبەر و ڕۆژەڵاتی ناوەڕاست و بە تایبەتیش ملەتی کورد بکاتن مزگەوتی گەورەی شەقڵاوەش وەکو مزگەوتی هەر شار و شارۆچکەکانی تری کوردستان خزمەتێکی گەورەی بە ئاینی پیرۆزی ئیسلام کردیا بەو ناوچەیە کردیا بە کللتوری ئەو ناوچەیە کردیە و بووتە ناسنامەک لۆ ناساندنی خەڵکی شەقڵاوە شارستانێتی شەقڵاوە هەروە خزمەتێکی تر لۆ لایەنە معریفیەکەی دەوروبەری ڕاکێشانی خەڵکی دەوروبەری شەقڵاوە ئەو مزگەفتەش ڕۆڵی گەورەی خۆی لەلایەنی مێژووی کللتوری و بووتە پردێک لۆ ئەوەی خەڵکی شەقڵاوە زیاتر بێن پەیوەندی خۆشەویستیەکان لە بۆ خاکەکان و لە بۆ مزگەوتەکان و لە بۆ لایەنە ئاینی و کللتور و ڕامیاریەکە خۆشتر بێتن و کەواتە ئەو مزگەوتی گەورەی شەقڵاوێژ هیچی کەمتر نییە لۆ بڵاوکردنەوەی لایەنە ئایدۆلۆژیەکە ڕامیاریەکە کللتوریەکە فەلسەفیەکە هەستە نەتەوایەتیەکە خزمەتێکی گەورەی بە کۆمەڵگەی موسڵمانی و تایبەتی کۆمەڵگەی کوردی و بە تایبەتی خەڵکی دانیشتوانی شەقڵاوە و دەوروبەری خۆی کردووە.